شەڕ بە کورسی لەبەرەی ڕۆژاوای کۆبانێ دەکرێت. ئەفسەرێکی هێزەکەی پێشمەرگەش لە کۆبانێ دەڵێت چەکە کورسەکانی پێشمەرگە بەکاردەهێنرێت. وەزارەتی ناوخۆی عێراق دەستگیرکردنی موفتی داعشی لە عێراق ڕاگەیاند کە فتوای بۆ ڕوخاندنی شوێنە پیرۆزەکان و کوشتنی کەسانی بێتاوان لە پارێزگای نینەوە دەرکردووە. بۆ ئەنجامدانی گرێبەستی هاوسەرگیری ژنی دووەم و سێەم پیاوانی ناوچەکانی هەرێم ڕوو لە دادگاکانی کەرکووک دەکەن و تەنها لە یەک ساڵدا 450 گرێبەستی هاوسەرگیری ئەنجام دراوە. بەردەوامین تا دێت شەڕ و پێکدادانەکان لە کۆڵی ڕۆژاوای کۆبانێ چڕتر دەبێت و هێزەکانی پێشمەرگەش بۆ یەکەم جار لە ناو کۆبانێ بۆ ئۆردومانی چەکدارانی داعشیان کرد. سەرچاوەیەک لە هێزەکەی پێشمەرگە لە ناو کۆبانێ بە هێنارتی ڕاگەیان دوایەوەی چەکدارانی داعش چەند هاوەنێکیان ئاڕاستی هێزەکانی پێشمەرگە کرد. پێشمەرگەش لە وەڵامدا مۆڵگەکانی داعشیان بۆ ئۆردومان کردەوە. وەک سەرچاوەکەی هێزەکەی پێشمەرگە دەڵێت لە شەڕەکاندا چەکە قورسەکانی پێشمەرگە لەلایەن شەڕڤانانی یەپەگە بەکار هاتووە بەرامبەر داعش. هاوکات ئەیاز کەرەم نێردراوی هێنارتی لە سنووری کۆبانێ ڕایگەیان تا ئێستا هێزەکانی پێشمەرگە با تەواوەتی لە هەر سێبەرەی باشوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵاتی کۆبانێ بڵاویان پێ نەکراوە. بەڵکو تەنها بۆ یەکەم جار لەبەرەی ڕۆژهەڵات بەشداری شەڕیان کرد لە دژی داعش. نێردراوی NRT ئاماژەی بەوەش کرد ئێستا شەڕەکە بە قورسی لە نێوان شەڕڤانانی یەپەگە و چەکدارانی داعش لە دیوی ڕۆژهەڵاتەوە گواستراوەتەوە بۆ قۆڵی ڕۆژاوای شارەکە و تا دێت شەڕەکەش چڕتر دەبێت. هەروەها فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانانیش چەند هێرشێکیان کردە سەر چەکدارانی داعش لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای کۆبانێ. وتیشی داعش باشوور و ناوەڕاستی کۆبانەی بۆ ئۆردومان کرد، بەڵام لەبەرەی ڕۆژهەڵاتی کۆبانێ 9 چەکداری داعش لەلایەن شەڕڤانانی یەپەگەوە کوژراون. هەروەها نێردراوی NRT وەشی خستە ڕوو لەسەر لە بەیانی ئەمڕۆ بۆ جاری چوارەم فڕۆکەکانی هاوپەیمانان بە ئۆردومانی بەرەی ڕۆژهەڵاتی کۆبانەیان کردووە. بەڵێ بەڕێزان دەچینە لای نێردراوی NRT لە سنووری کۆبانێ ئەیاس کەرەم. ئەیاس ماندوو نەبی دەمانەوێت زانیاری نوێمان بدەیتێ سەبارەت بە شەڕ و پێکدادانەکان لە نێوان چەکدارانی داعش و شەڕڤانان و ئەو هێزەی پێشمەرگەکە لە کۆبانەیە. شەڕ بەلێ شەڕ و پەفچوون بەتایبەتی لەسەر ئیسرائیل و هەیانی بانداقەیانی لە ڕۆژهەڵاتی کۆبانێ دەوام بکەن. بتایبەت لە دەمژمێر هەشتونی ئیشە هەندێکی شەڕ لە بەرەی ڕۆژهەڵاتی کۆبانێ گیران بوو لێ ئەوە گاهێن بەدەست NRT کەفتە ئیشەژی بسێ خاڵان شەڕڤانên یەکینەیە پاراستناگەل یەپەگە کارین چەکدارên داعش دوور بخن di heman demda îşevjî li piştî demjimêr saet 10:30 careka din firokên cengiyên Amerîkayê bordumana hind ciyên çekdarên Daeş kir li dervey bajêr li dervey bajêr aliyê Rojhilatê Kobanê li başûrê Rojavayê Kobanê jî îşev çekdarên Daeş hind gula havin dîsa arasteyî navarasta bajêr kirin li bereya şer li Rojavayê Kobanê car bi car dengê teqeya dûşka dihêtin wate şer mîna Rojhilatê Kobanê nêzî çekdarên Daeş û şervanên yepekî nêzî hev nînin انجاران بگولین دوشکا تاقیل هفدو دیکه. بله ایاس لسر سنور چی دەگوزارێ بە تایبەت سنووری نێوان تورکیا و کۆبانێ یعنی پێشتر باز دەوە دەکرا کە ڕێگری زۆر دەکرێت لە بریندارانی یەپەگە بۆ نمونە لە هاوڵاتیانی ناو کۆبانێ بۆ چوونە دەرەوەیان یاخود دەربازبوونیان بۆ ناو تورکیا بەهۆی خراپی مامەڵەی سوپای تورکیاوە. ئەم حاڵەتە هەر بەردەوامە؟ لسر سنور تو گوهارین هفبری کرن دیگر روژن در بازبویی جبال لشکرین ترکیه و درست نبویه هم روشی سنور هرکو تچیتن روجهن اولهیتون تر دبیت نبیجی ریخوش کرن دهتن بو چونانا و سویلان بو کوبانیان جی بو در باز کرنا پیتوین تندرستی پیتوین مرووی بو ناوا کوبانه او دهت دیتن لسر سنور روش به روش کسی هوای کسی خوری جبال لشکرین ترکیه و لسر سنور تی درست کردن دامان هم در لشکرین زور جی دشینن سر سنور به تایبت
او آلیه شر نه بردام آلیه باکوری کردستانی و تا آلیه روشالات کوبانی نوا سنوری باکوری کردستانی ایروجی هجمارا کازور یا لشکران شاندن ورد همان لمده او گنده سستنور ایرو ادعایت ها بوجبال لشکرین ترکیه و کوه بیتول کرن بانگی گندی ها ذکر کو تو آوه که لگل نسکنن به بحانه هند کوراوشا او لهیه لگنینا او سویل وان گنده سستنور لعالیه روشالات کوبانه لناوا سنوری باکوی کردستان اصرار دکن او مال خود چولنا کن حیانی روشا کوبانه اکلایی ببید او ایرو گندین سنور باز دکر لشکر ترکیه بردوام هاری کاری کرنا چکدارن داعش برای شر روشالات کوبانه هم دا آلیه لشکری دا و هم دا آلیه حوالگیری دا و کوان دگود بود دمه دسته شوانه ام جافدریا لشکرین ترکیه دکن هم جاران برای نهینی هند ولاتیان واتا in Türkiye ve Tayvan'da gelecek daren daha şey derbazı برای شر دکن روشهلات کوبانه باشە ئەم زانیاریانە کێ پشڕاستی کردوەوە یاخود بۆتان پشڕاست بۆتەوانێ؟ ئەم زانیاریە وەکو من گوتە هەن شاید حاڵا ناو گوندێن سەرسنوور واتە من گوندهەرە بتنێ 500 متر لە سنوورێ باکوورێ تورک بوو شاید حاڵەکە؟ او ولاتيين كردن باكوري كردستاني سرسنور يرو اف زانياريا بما راجع عندن دقوتن ام الشاف دات بتايبت لدرنجيا شاف تتر دربازمون لدمجي مردوية شاف حياني اتشار دفيجن دموجولن لشكرين تركيا وهند ولاتيين دورج وكوان دقوت لإسطنبول وانا لقور اقاهيين وان جهانا ينارتيد گوتن لوالی دهنو در بازی نوا برای شر دکن روشالات کوبانه دامان دم در دوان روزین جاویه در هند دزگاه راگهان دنیجی هند جفت ویدیو بلال بونه هر لوالی روشالات کو بالگه معامله لگل تک کردن کو تایواندین راست جن دولتا ترکیه و چکدارن داعش هنه لگور ایوان گفت ویدیوین اول هند لسر هند سایت و هند هم سایت و هم تلویزیون نیزی پککی بلاو بویکو باستراس لشکرین ترکیه و چکدارن داعش لروشالات کوبانه دالیه شر تایواندی هنه و دوان گرتا ویدیو دا تیبیتن تایواندیین ین بردوام هنه لگوره ایوان گوتنین شاید حالا جویل سنور و کوان باز بکر بردوام و لوینین ارتشا ترکیه و چکدارن داعش لسر سنور حیانی وان داویاجی بردوامه. بەڵێ ئەیاز دوای ئەوەی تورکیا ڕازی بوو بۆی هێزەکانی پێشمەرگە بەناو خاکی تورکیادا بچنە کۆبانێ قسە لەسەر ئەوە دەکرایانی کە گۆڕانکاری بەسەر هەڵوێستی تورکیادا هاتووە و بۆ لەمە دوای هەروە دەبێت ئەوەندەی زانیاریتان هەبێت سەرکردایەتی یەپەگا لە ئێستادا لەم بارەیەوە چی دەڵێن؟ ئەوان پەیوەندیمە بەردەوام دیگر شەڕوانی نیەتەگێدا هەنە لە بەرەیەن شەڕ لە کوبانێ بۆ چەندین جار پرسە ڕەنگەمە بەردەوام ئاراستەی شەڕوانی نیەتەگێ گیربیدن لێ شەڕوانی نیەتەگێ لەبەرسەردا دەبوت تو گوهارینێک لەسەر هەڵویستی تورکیادا نەهاتیە بەرامبەر هاتنا هێزا پێشمەرگەوە وەکو وان دەگوت ئەف وەک مەجبوریەک وەکو هێزبوونا ئالیە کوردی تورکیا نەچار بووە هێزا پێشمەرگەی کوردستانی لآخا باکوری کردستان در باز بید لمینا بیجی او دانی اگر هر گوهرینک لسر هلویست ترکیه ده هات و دمی حیانها و درگه فرمین او برا باکوری کردستان و کوبان وکتن جبو پیتوین تندرستی و هر وسط پیتوین مروویت چون نهاج هجمانه کازوریا ولاتین سویل جزارو کان جنان دناوا کوبان ده هن حیانها بی پیتوین تندرستی و کیمیا پیتوین مروویجی مانه اوان همیا شروانیت اگه دکنه مینا کو تو هلویست لسر تو گوهرین لسر هلویست دولتا ترکیه و نهاتی هم بر کانتونا کوبانه بەڵێ ئەیاز بۆ پێی دەڵێیت کە پەیوەندی بەردەوامتان هەیە لەگەڵ شەڕڤانان لەناو کۆبانێ تۆ پێشتر پێ دوتوین کە هەڵوێستی ئەوان چی بووە کە وڕێیان بەرز بۆتەوە بەرامبەر بە چوونی هێزەکانی پێشمەرگە بەڵام لە پاش
یەکەم هێرش کە پێشمەرگە بەشداری تێیدا کردووە هەروەها بەکارهێنانی چەکە قورسەکان لەلایەن یەپەگەوە. ئێستا شەڕڤانان چی دەڵێن یانی؟ نها شەڕڤانین یەپەگێ لە دەربارەی هاتنە هێزا پێشمەرگە بە ئەرێنی تەماشا دەکەن لە هەمان دەمدا گاوێکێ مەزن دەزانن بۆ ئاواکردنا سوپایەکی کوردستانیە هەفتار لە هەر چار بەشێن کوردستانê وەکو شەڕوانین یەکێ دەگوت هاتنە هێزا پێشمەرگەی بۆ کانتۆنا کوبانê wê bandoriyek erênî li ser rewşa şer hevîtin bi taybet bە هاتنە çekên gîran û bi hatina îmkanên serbazî hewîstê şervanên yekê hewîstekî erêniya derbareyî هاتنا هێزا پێشمەرگە وەکو مۆرالێکی ji هاتنا هێزا پێشمەرگە وەربگرن بە تایبەت jî بۆ وەکو gavekê serekî dizanın بۆ avakirina sipayekî azad sipayekî azadê hevbaşî lê her çar aliyê Kurdistanê bû her demekî ne asayî rewşekê ne asayî li çi develeka Kurdistanî çêdibîtin. ئەیاس هەم حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگەش دیارە بە دیاریکراوی باسییان لەوە کرد کە ئەگەر یەپەگا داوایان لێ بکات ئەوان ئامادەن هێزی زیاتر ڕەوانە بکەن بۆ کۆبانێ. بەو پێی یاخود بە پێی زانیارەکانی تۆ هیچ حاڵەتێکی لەو جۆرە هەیە یاخود هیچ داواکاریکی لەو جۆرە هەیە بیانەوێت داوا بکەن لە حکوومەتی هەرێم کە هێزی زیاتری پێشمەرگە بنێردرێتە کۆبانێ؟ ئەوە دیمە دیگە شەڕوانین یەکێ باس زبابەتی ناتێکردن لێ ئەوان باس چەندێ کرد و بناوە کوبانێدا ژوورەکە هەفتار بێپێکانین بۆ ئۆپەراسیونên yên hevbeş di navbera şervanên yekîneyên parastina gel û yekê wekû hemahengeka ya berdewam ya rasterast hebîtin بۆ ڕۆپڕۆبوونا çekdarên Daeş li her çebereyên şer lê derbarê henartina hêza zêdetir ya pêşmergên herêma Kurdistanê heyana tu agahiyek wiha ji bal yekê ve nehatiye jî bûmeka erê wan daxwastkiriye hêza pêşmerge vêt yan ne. باشە ئەیاز دیارە کەشوهەوا کاریگەری گەورەی هەیە لەسەر بەرەکانی جەنگ. کەشوهەوا ئێستا لە کۆبانێ چۆنە و یەپەگا باز لەوە ناکەن کە گرفتیان بۆ دروست بوو بێ بەهۆی کەشوهەواوە؟ نا کەشوهەوا لە کەشوهەوایەکێ زەڵالە لێ وەکو شەڕوانên یەکێ دەگوتن دەمیان لە ناوە کوبانێژیدا کەشوهەوا توباندۆری لەسەر پلان و لەسەر هێرشên şervanên yekê nedikir li nava Kubanê beramber Daişê lê didemê rojên baranavî hin caran ew dihat dihêt dîtin zêde çekdarên Daeş hêrişa nakin rengê jî ev bandorî li ser çekdarên Daeş kirbîtin derbareyê guhartina keşûhewayî di heman demde gorankariyên keşûhewa jeva dihêt dîtin tu bandoriye li ser hêrişên balaserên Amerîka jî naketin bi derbarey hêrişkirina wan li ser pêgehên Daeş wate keşûhewa her awayekî bît hem şervanên yekê hem balaserên hevpeymanan berdewam êrişa dikin ser çekdarên Daeş. باشە لە ئێستاشدا بردومانی فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان هەر بەردەوامە بۆ سەرمەڵگەکانی داعش؟ ئیشەردار دەمژمێت دەونیشوندا جارێکی باڵافڕێن ئەمریکای بردومانە هەند جێن چەکدارên داعشکێ لە دەرەڤەی باژێر لە ڕۆژهەڵاتە کوبانێ لێ حیانەها ئاگاهیەکی زەڵال نینەکە ئەو بردومانە باڵافڕێن ئەمریکای تو زیان گیهانە چەکدارên داعش چون ئەو بردومانە لە ئاراستەی هاتی کرد بێگومان دەرەڤەی باژێر ئەو ئاراستەی ڕۆژهەڵاتی کوبانێ bi tevahî li ژێر کۆنتڕۆلا چەکدارên داعش de زوز و ئاگاهیان زەڵال ڕەنگە زەحمەت بە بهێن زانین کا تو باندۆری لەسەر چەکدارên داعش کریان ێرشên چەکدارên داعش کریە یان نه. بەڵێ زۆر سوپاس بۆ ئەیاسکەرەم نێردراوی ئەنارتی لە سنووری کۆبانێ. هێزەکانی پێشمەرگە لە داقوق بردومانی چەکدارانی داعشیان کرد لە کاتێکدا سەرقاڵی هەڵکەندنی چەند سەنگەرێک بوون بەرامبەر بە هێزەکانی پێشمەرگە. ئاراس عەبدولقادر فەرماندەی لیوای نۆی هێزەکانی پێشمەرگە لە قەزای داقوق بە ئێنارتی ڕاگەیان چەکدارانی داعش ویستویانە بەرامبەر بە گوندەکانی عەبدوڵڵا غانم و عنانەی سەر بە قەزای داقوق سەنگەر لێ بدەن، بەڵام هێزەکانی پێشمەرگە بردومانی چەکدارانیان کردووە
وتیشی بەهۆی بردومانی هێزەکانی پێشمەرگەوە چەکدارانی داعش نەیانتوانیوە سەنگەر لێ بدەن. ئاماژەی بۆ وەشکرد چەکدارانی داعش بردومانی چەند ناوچەیەکیان کردو، بەڵام هێزەکانی پێشمەرگە هیچ زیانێکیان بەرنەکەوتووە. هاوکات لە هێرشەکەشدا هێزەکانی پێشمەرگە چەکی قورسیان بەکارهێناوە. بێ ئەوەی کاتەکەی دیاری بکات، سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیان بەم نزیکانە سەردانی بەغدا دەکەن. بڕێنی موچە و بودجەی هەرێمیشی لەلایەن بەغداوە بە سیاسەتێکی هەڵە و دۆڕاو ناوبرد. دەربارەی قەیرانی دارایی هەرێمیش نەچیروان بەرزانی وتی لە هەوڵی بەردەوامدان بۆ ئەوەی لە داهاتوێکی نزیکدا قەیرانی دارایی چارەسەر بکەن. پێش سەردانەکەی بۆ بەغدا و کۆبنەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی اتحادی، نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم هێرشی توندی کردە سەر سیاسەتی حکوومەتی عێراق بەرامبەر هەرێم و بە سیاسەتێکی هەڵە و دۆڕاوی ناوبرد. دەربارەی ناردەدەرەوەی نەوتی هەرێم کە سەرچاوەی سەرەکی کێشەکانی هەولێر و بەغدایە، نێچیروان بارزانی دەڵێت بەغدا بە پاساوی ئەوەی هەرێم بە شێوەیەکی سربەخۆ نەوتی فرۆشتووە کە ئەوەش دوورە لە ڕاستیەوە بودجەی هەرێمی بڕیوە. حکوومەتی فدرالی عێراق بودجە و موچەی کارمەندانی هەرێمی کوردستانی بڕیوە و لە سیاسەتێکی هەڵەی دۆڕاودا قوتی خەڵکی کوردستانی کردۆتە کارتێکی فشار. دوای بڕینی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە، اینجا حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بە فرۆشتنی نەوت کردووە. دەربارەی قەیرانی دارایی هەرێمیش کە بەشێکی بەهۆی بڕینی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە دروست بووە، نێچیروان بارزانی وتی لە هەوڵی بەردەوامدان بۆ ئەوەی لە داهاتوویەکی نزیکدا قەیرانی دارایی چارەسەر بکەن. دوای هەوڵ و کۆششێکی زۆر، حکوومەتی هەرێمی کوردستان لە چارەسەرکردنی قەیرانی دارایی بەردەوام دەبێت لە داهاتووی نزیکدا و هیوادارە کە ئەو قەیرانە لە داهاتووی نزیکدا چارەسەر ببێت. هەروەها دووبارە هەموو کارمەندان و موچەخورانی هەرێمی کوردستان دڵنیا دەکەمەوە کە هیچ موچەیان نافەوتێت و هەموو نافەوتێت و تەواوی موچەیان وەردەگرێت. وتەکانی نێچیروان بارزانی بەرامبەر بەغدا ئاماژەیە بۆ ئەوەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا تا ئێستاش لە ئەستێکی خراپدایە. سەرەڕای ئەوەی لە ئێستادا لێدوانەکانی هەردوو لە تەنها باسکردن بوون لە چارەسەری کێشەکان. ئەمەش پێچەوانەی هەموو بۆچوونانەیە کە پێشبینیان دەکرد لەگەڵ دەست بەکاربوونی کابینەکەی عەبادیدا کێشەکان بەرەو چارەسەر بڕۆن و بودجەی هەرێم بگەڕێتەوە. دەربارەی شەڕی هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی ڕێکخراوی داعش لە هەرێمی کوردستانیش، نێچیروان بارزانی داوای زیاتری هاوکاری و پشتگیری نێودەوڵەتی کرد بۆ پێشمەرگە لە ڕووی سەربازی و مرۆییەوە. بۆ سەرکەوتنی گەورەتر و شکستی زیاتری ترۆریستانیش، پێشمەرگە پێویستی بە چەکی قورس و ڕاهێنان و هاوکاری زیاتری دۆستان و کۆمەڵگای نێودەوڵەتی بەگشتی هەیە. بە پێی وتەکانی نێچیروان بارزانی، هاوکاری نێودەوڵەتەکان لە ئاستی پێویستدا نین، بەو پێی پێشمەرگە لە جیاتی هەموو جیهان شەڕی داعش دەکات. هونەر ئەحسان، NRT. سەردانی وەفدە باڵاکەی یەکێتی بۆ بەغدا و کۆبوونەوەی لەگەڵ لایەنە عێراقیەکان کاردانەوەی لایەنە سیاسەکانی هەرێمی لێکەوتەوە. دەڵێن وەفدەکەی یەکێتی حیزبە کوردەکانی نیگەران کردووە و لایەنانەی نیگەران لە سەردانەکەی یەکێتی ئاماژە بۆ دەکەن کە وەفدێکی باڵای حکومی بە سەرۆکایەتی نێچیروان بەرزانی سەرقاڵیەوەیە سەردانی بەغدا بکات، بۆیە لە ئێستادا نابێت وەفدی حیزبی بچێتە بەغدا و یەک ڕیزی کورد تێک بدات، چونکە بەو شێوەیە کورد ناتوانێت یەک دەنگ بێت. سەردانە کتوپڕەکەی وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان کاهینی ڕابردوو لە سلێمانی و بەرەو بەغدا بەڕێکەوتن، جارێکی تر پرسی یەکڕیزی نیشتیمانی لایەنە سیاسیەکانی خستەوە بەرباس و قسەی لەسەر دەکرێت. وەفدەکەی یەکێتی کە کۆسەر ڕەسوڵ جێگری یەکەمی سکرتێری گشتی سەرۆکایەتی کرد و چەند ئەندامێکی باڵای تری مەکتەبی سیاسی هاوڵی بوون لەگەڵ بەرپرسانی باڵای بەغدا و لە ناویشاندا نووری مالیکی کۆبوونەوە. یەکێتی خۆی دەڵێت سەردانەکەیان بە مەبەستی پتەوکردنی پەیوەندی حزبی بووە لەگەڵ لایەنە عێراقیەکاندا، بەڵام هەندێک لە لایەنەکانی تر
خوێندنەوەی جیاوازی بۆ دەکەن. چوونی وەفدی حیزبی بۆ بەغا من پێم وایە نەک هەر خزمەت بە داخوازیەکانی کورد ناکە و فشارەکانی کورد ناچەسپێنێ بەڵکو بە پێچەوانەوە ینی ئیستیفزازی هێز و لایەنەکانی ترەکە لەم قۆناغەدا. ئێستا هەرێم لە ئامادەکاری چوونی وەفدێکی باڵای حکوومەتدایە بۆ بەغدا کە بڕیارە نێچیروان بارزانی سەرۆکاتی وەفدەکە بکات بۆ ئەوەی کێشەکانی نێوان بەغدا و هەولێر و بە تایبەت پرسی بوجە و نەوت یەکلایی بکەنەوە. بەڵام سەردانەکە یەکێتی پێدەچێت بەشێک لە لایەنەکانی نیگەران کردبێت و دەڵێن نەدەبوو لەم کاتەدا وەفدی یەکێتی بچێتە بەغدا. ڕێی ئێمە وازەحە ئەم لە بەرنامەی سیاسیمانە لە پلاتفۆرمە لەم یا وازەح کە ئێمەمانەوێت پەیوەندی ئێمە لەگەڵ بەغا بە دامەزراوی بە نیشتیمانی بکەین زۆر وازەحە چی پەیوەندی ئێمە هەیە بە بەغا بە وڵاتانی دەرەوە بە ئیقلیمەوە لەسەر ئاستی نیشتیمانی بێ لەسەر ئاستیەوە بێ یەک خیتابمان هەبێ یەک سیاسەتمانە بێ باشە. ڕەنگە چوونی وەفدەکەی یەکێتی بۆ بەغدا لە هەموو لایەنەکان زیاتر پارتی دیموکراتی کوردستانی نیگەران کردبێت چونکە یەکێتی لەگەڵ مالیکی کۆبۆتەوە و سەرۆکایەتی وەفدەکەی حکوومەتیش نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی سەرۆکایەتی دەکات بۆیە ئەوانیش دەڵێن دەبێت لایەنەکان یەکدەنگ بن. پێم وایە هەر لایەنێکی سیاسی بۆ خۆی توان گزارش لەو هەڵسوکەوتەی کە ئەیکا بەڵام من وەکو ڕێی خۆم وەکو پارتیەک پێم وایە زۆر گرنگە خیتابی سیاسیمان یەک بێ و لە ڕێگەی حکوومەتەوە تەرجمەی و خیتابە سیاسی بکرێ خۆمان بچووک نەکەینەوە باشتر ینی بە ئاراستەیە کار بکەین کە خۆمان جوانتر پیشانبین ئەوەی هەین خۆمان پیشان بین بۆ بەرامبەر بە تایبەتی بۆ بەغدا. لایەنە سیاسەکانی هەرێم بۆ ناردنی بودجە و موچەی هاوڵاتیان چاوەڕوانی پێکەنانی کابینە نوێەکەی عێراق بوون بەڵام لە سەرەتای مانگی ئەیلولەوە حکوومەتە نوێەکە پێکهاتووە و نزیکەی 2 هەفتەشە وەزیرە کوردەکان چوونەتەوە بەغدا کەچی هێشتا بودجەکەی هەرێم ڕەوانە نەکراوە و 3 مانگە دیاریکراوەکەی وەفدی کوردیش کە بۆ عەبادی دیاری کردبوو کەمتر لە 40 ڕۆژی ماوە. نزیکەی 2 مانگە حکوومەتە نوێەکەی عێراق پێکهاتووە و هێشتا وەفدەکەی حکوومەتی هەرێم نەچۆتە بەغداد. ئەگەر سەردانی وەفدە باڵاکەی یەکێتی یەکریزی لایەنەکانی تێکدا بێ و نیگەرانی کردبن کەی لایەنەکان ئەو تەبایە دروست دەکەنەوە و چەند هەفتەی تر وەفدەکەی حکوومەتی هەرێم دەچێتە بەغدا. هێمن مەحموود یەنارتی سلێمانی. وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەیان مفتی ڕێکخراوی داعش و قاعیدە لە عێراق دەستگیر کرا کە فتوای وێرانکردنی شوێنە پیرۆزەکان و کوشتنی کەسانی بێتاوانی لە پارێزگای نینەوە دەرکرد. لە بەیاننامەکەدا وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەیان شانەیەکی هاڵۆکانی دەستگای هەواڵگری لە هەوڵمەتێکی ئەمنیدا توانیان حوسام ناجی دەستگیر بکەن کە بە مفتی داعش هەروەها قاعیدە لە عێراقدا دەنرێت. وەزارەتی ناوخۆی عێراق لە بەیاننامەکەدا ئاماژەی بەوە کردووە ئەو تاوانبارە پێشتر فتوای دەرکرده بوو بۆ ڕووخاندن و خاپۆرکردنی شوێنە پیرۆزەکان و گۆشتنی هاوڵاتیان لە پارێزگای نینەوە. ئەو بەیاننامەی وەزارەتی ناوخۆی عێراق لە کاتێکدایە تا ئێستا ڕێکخراوی داعش زانیاریەکانی پشتڕاست نەکردوێتەوە. بەهۆی یاسای باری کەسێتی لە هەرێمی کوردستان کە ڕێگە نادات بەبێ ڕەزامەندی هاوسەری یەکەم لە دادگا هاوسەرگیری دووهەم ئەنجام بدرێت. ڕۆژانە هاوڵاتیان لە هەرێمی کوردستانەوە ڕوو لە دادگای کەرکووک دەکەن بۆ ئەنجامدانی هاوسەرگیری دووهەم و سێهەم. بەپێی ئامارێکی لقی کەرکووکی یەکێتی ژنانی کوردستانیش تەنها لە ساڵی 2012دا 450 هاوڵاتی لە شارەکانی هەرێمەوە چوونەتە دادگای کەرکووک و گرێبەستی هاوسەریان ئەنجام داوە. بەهۆی هەموارکردنەوەی یاسایی باری کەسێتی لە هەرێمی کوردستان و ڕێگەگرتن لە فرێژنی کە ڕێگە نادات بێ ڕەزامەندی هاوسەر یەکەم لە دادگا هاوسەرگیری دووهەم ئەنجام بدرێت. ڕۆژانە ژمارەیەک هاوڵاتی لە شارەکانی هەرێمی کوردستانەوە ڕوو لە دادگای کەرکووک دەکەن بۆ ئەنجامدانی هاوسەرگیری دووهەم و سێهەم. ئەوەش بەهۆی ئەوەی لە یاسایی باری کەسێتی عێراق ڕێگە دەدرێت پیا و چەند هاوسەرێک مارە بکات بەڵام لە هەرێمی کوردستان بەبێ ڕەزامەندی هاوسەری یەکەم هاوسەری دووهەم ڕێگەی پێ نادرێت. هەڵبەتە بە بەردەوامی ئەو حاڵەتە دووبارە ئەبێتەوە ماوەیەکیش ئەو حاڵەتە بە پێی نووسراوێکە لە هەرێمی کوردستانەوە ڕەوانە کرا بۆ دادگای کەرکووک ئەو حاڵەتە بۆ ماوەیەک ڕاگیراوە. بەپێی ئامارێکی لقی کەرکووکی یەکێتی ژنانی کوردستان تەنها لە ماوەی ساڵی 2012دا 450 هاوڵاتی لە شارەکانی هەرێمی کوردستانەوە هاتوونەتە دادگای کەرکووک و گرێبەستی هاوسەرگیریان ئەنجام داوە بەڵام دادگای کەرکووک ئامادەنیە ئاماری ساڵانە ئاشکرا بکات. بەپێی لە دوانی ڕێکخراوەکانی ژنان ئەم ڕێژەیە ساڵ بە ساڵ لە زیاد بووندایە و ئەوەش بۆتە هۆی نیگەرانی چالەکانی بواری مافەکانی ئافرەتان.
ئەم حاڵەتێکی ڕوونا و مای بێتاقەتیمانە بەڕاستی نیگەرانی لە وەزعە و بەداخەوە یاسا لە کەرکووکە بەم شێوە جێبەجێکرێ 450 پێ ئامارێکی یەکجا زۆرە بێنە کەرکووک و دڵنیام ڕێژەکە ئەم ساڵ زیاتریشی کردووە لەبەرەوە زۆر پێنیگەرانین هیوادارین بتوانین پێکەوە ڕێگری بکەین. فرەژنی یەکێکە لەو دیاردانەی لە کۆمەڵگەی کوردی و ئیسلامی سەدان ساڵە بوونی هەیە چونکە لایەنی ئیسلامدا کە بە چەمەرجێک ڕێگە بە پیاو دراوە زیاتر لە هاوسەرێک بێنێت ئەمەش بەردەوام جێگەی ڕخنەی چالەکانی ژنان و کۆمەڵگەی مەدەنی بۆ و بەردەوام داوا دەکەن ڕێگری لە فرەژنی بکرێت. ڕۆکان جاڤێنارتی کەرکووک. 1334 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر جەنگی کەربەلادا. ئەو جەنگەی بە ڕووداوی عاشورا بەناوبانگە کە بە کوژرانی حسێنی کوڕی عەلی و قەتڵعامی خانەوادەکەی تەواو بوو لەلایەن سوپایەکی سەر بە یەزیدی کوڕی مەعاویە خەلیفەی ئەو کاتی ئەمەویەکان. ڕووداوی عاشورا کاریگەری مەزهەبی و سیاسی دروست کرد و بناغی بەرجەستەکردنی دوو مەزهەبی جیاوازی لێکەوتەوە. عاشورا سنووری پەیوەندی نێوان شیعە و سوننەی کێشا و کاریگەریەکی هەتایی بەجێهێشت. عاشورا ئەو ڕۆژەیە حسێنی کوڕی عەلی تێدا کوژراوە لە جەنگی کەربەلادا ڕێکەوتی ڕۆژی هێنی دەی محەڕەمی ساڵی 61 کۆچی هەوزەمانی دەی تشرینی دووەمی ساڵی 680 زایەنی. عاشورا لای شیعەکان ڕۆژی لە خۆدان و تەعزیێباریە بۆ کوژرانی حسێنی کوڕی عەلی سێیەم ئیمامی شیعەکان کە ئیمامەتەکەی 11 ساڵی خایاندووە. جێهێشتنی حیجاز و دەرچوونی ئیمام حسێن بەرەو عێراق بە تەنها ڕووداوێک نییە بە کوژرانی خۆی و قەتڵ و عامی خانەوادەکەی تەواو بوو بێت بەڵکو کاریگەریەکی هەتایی بەجێهێشت. گۆڕینی خلافەتی ئیسلامی بۆ میرایەتی پشتاو پشت لەلایەن ئەمەویەکانەوە پاشانیش دیاریکردنی یەزیدی کوڕی مەعاویە وەک خەلیفە برینی نێوان بەرەی هاشم و بەرەی ئەمەوی کە هەردووکیان قوڕیشین جارێکی تر کولاندەوە. کاتێک حسێنی کوڕی عەلی ئامادە نەبوو بەیعەت بداتە یەزید و پێیوا بۆ یەزید شیاوی خلافەت نییە. جیاوازی بیر و بۆچوون و ڕوانگەی حسێن و یەزید لەسەر مەسەلەی دەوڵەتداری و خلافەت تا ئەمڕۆژ جێگەی مشتومڕ و لێکدانەوەیە و کاریگەریەکی قوڵی لەسەر مەزهەبگەرایی لە ئیسلامدا بەجێهێشت. کوژرانی حسێنی کوڕی عەلی و ئەو خوێنڕشتنەی لە جەنگی کەربەلادا ڕوویدا لەلایەن سەربازانی سەر بە یەزیدی کوڕی مەعاویە بۆتانەیەک بۆ مێژووی ئیسلام و هەروەها دووبەرەکی خستە نێوان مسلمانان. بە فعلیش بۆ هۆی سەرەتای سەر هەڵدانی ڕەودی جیاوازی مەزهەبی و دواتریش سیاسی بە جۆرێک درێژەکێشانی تا ئەمڕۆ بەردەوامە. شیوەنگێڕی ڕۆژی عاشورا تەنهاوە بیرهێنانەوەی کوشتنی بەناحەقی ئیمام حسێن نییە بەڵکو تەرجەمەکراوە بۆ دۆخێکی سیاسی و بۆتە بەشێک لە ئەدەبیاتی خەباتی سیاسی شیعەکان. نەریتی شیوەنگێڕی عاشورا یەکەم جار سەفەیەکان بەرەویان پێدا و مۆرکێکی سیاسی و شۆڕشگەڕانیان بەسەردا سەپاند. عاشورا هێمایەکی خەمناکی و پڕ لە ئازاردانی جەستەیە و ئێستاش وەک جۆرێک لە مەزلومێتی شیعەکان بەرجەسە دەکرێت. واتە زیاتر لە چوارچێوەیەکی سیاسی دەردەکەوێت و گەڕانەوەی بۆ خولای شۆڕشگێری دژی ستەمکاری. لە کۆتایی ساڵانی هەفتاکاندا کاتێک ناڕەزایەتەکانی دژ بەدەسڵاتی پەهلەوی لە ئێراندا تین و تاویستەند ڕووداوی عاشورا بووە چەمکێکی دینی شۆڕشگێڕانە. هەندێک لە بیریارانی شیعە لەوانەش عەلی شەریعەتی پێیان وایە شیوەنگێڕی عاشورا ڕەمزی خەباتە لە پێناو دادپەروەری نەک لە پێناو حسێنی قوربانی. عەلی شەریعەتی قسەیەکی هەیە کە لە خۆپیژاندانەکانی دژی ڕژەمی پاشایەتی ئێراندا دروشمی ڕۆژانی خۆپیشاندەران بوو کە دەڵێت هەموو مانگێک محەڕەمە و هەموو ڕۆژێک عاشورایە و هەموو زەوی کەربەلایە. سەبارەت بە دەرچوونی ئیمام حسێن دوو ڕای جیاواز هەیە. ڕایەکیان پێی وایە ئەو شۆڕشەی حسێن کردی لە ئامانج و لە ئەنجامیشدا شکستی خوارد. ڕایەکی تر دەڵێت گەورەترین ئامانج و باڵاترین ئەنجامی هەبووە چونکە داواکاری حسێن گەڕانەوەی شورا و لابردن یەزید بوو. ڕووداوی عاشورا کاریگەری مەزهەبی و سیاسی دروست کرد و پەیوەندی دواڕۆژی شیعە و سوننە و فۆڕمگرتنی دوو مەزهەبی جیاوازی لێکەوتەوە. بەلای شیعەکانەوە بۆ هەتایە ئیمام حسێن بۆ ڕەمزی چەوسانەوە و ڕەتکردنەوەی ستەم و خۆسەپاندن بۆ هەموو مرۆڤایەتی. دانا ساڵح NRT. سەرچاوێکی پۆلیسی عێراق ڕایگەیان لە ئەنجامی تەقینەوەی ئۆتۆمبیلێکی بۆمب ڕێژکراو لە ناو ڕێوڕەسمی یادی ئیمام حوسێندا لە باشووری بەغدا 7 کەس کوژران و 25 کەسی دیکەش بریندار بوون. سەرچاوە هەواڵی ناوخۆیەکانی عێراق بڵاویان کردەوە دوا ئەماری تەقینەوەی ئۆتۆمبیلە بۆمب ڕێژکراوەکەی کە دوانیوەڕۆی دوێنێ لە نزیک ڕێوڕەسمی حوسێنیەک لە گەڕێکی حەیعەلامی باشووری بەغدا تەقیەوە گەیشتۆتە 7 کوژرا و 25 بریندار. دوای تەقینەوەکە ڕێزێکی ئەمنی زۆر و تیمەکانی فریاکەوتن گەیشتنە شوێنی ڕووداوەکە و دوای گواستنەوەی بریندارەکان بۆ نەخۆشخانە. گەماروی ناوچەکەیاندا و ڕێگەیان نەداوە هیچ کەسێک نزیک بێتەوە لە ترسی ڕوودانی تەقینەوەی دیکە.
21 ڕۆژە خوێنکارانی کۆلێژی پزیشکی زانکۆکانی هەولێر و سلێمانی و دهۆک دژی کردنەوەی کۆلێژی پزیشکی هەلی لە زانکۆی کوردستان لە شاری هەولێر بەردەوامن لە مانگرتن. ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستانیش دەڵێت لەبەرەوەی ئەو زانکۆیە لە یاسای وەزارەتی خوێندنی باڵا حاڵەتی تایبەتی بۆ دانراوە، بۆیە هەتا پەرلەمانی یاساکە هەموار نەکاتەوە کێشەکە چارەسەر نابێت. یەک ڕۆژە خوێندکارانی کۆلێژی هەولێری پزیشکی و زانکۆکانی سلێمانی و دهۆک لە مانگرتن بەردەوامن دژی کردنەوەی کۆلێژی پزیشکی ئەهلی لە زانکۆی کوردستان لە شاری هەولێر. ئەو خوێندکارانە چەند جارێک لیژنەکانی پەرلەمان سەردانی کردوون و بەڵێنی چارەسەرکردنی کێشەکان پێداون. خۆشیان گربوونەوەیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران و پەرلەمان ئەنجام داوە، بەڵام تا ئێستا کێشەکەیان چارەسەر نەکراوە. دوای تێپەڕبوونی 21 ڕۆژ لە مانگرتنەکەمان هیچ لایەنێکی پەیوەندیدار نهاتۆتە سەرخەت بۆ ئەوەی کێشەکەمان بۆ چارەسەرکە و ئێمە لێرەوە بەڕاستی ڕخنەی توندی خۆمان ئاراستەی خولی دووەمی پەرلەمان دەکەین کە زۆر بەداخەوە یاسایەکیان پەسەند کردووە کە هیچ یاسایەکی باش نییە و سربەخۆی داوە بە زانکۆیەک بێ هیچ بنەمایەک. ئەگەرچی لە سەرجەم کۆلێژە پزیشکەکانی هەرێم ناڕزایی و خۆپیشاندان ئەنجام درراوە، بەڵام لە بەرامبەردا تا ئێستا بە شێوەیەکی فەرمی وەڵامی ئەو خوێندکارە ناڕازیانە نەدراوەتەوە. ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانیش دەڵێت بەهۆی ئەوەی ئەو زانکۆیە لە یاسای وەزارەتی خوێندنی باڵا حاڵەتی تایبەتی بۆ دانراوە، هەتا پەرلەمان یاساکە هەموار نەکاتەوە ئەو کێشەیە چارەسەر نابێت. چەندەها داواکاریمان هەبووە لەم زانکۆیە، هەر هەموو داواکاریەکانی ئێمەی لێژنەی پەروەردە و خوێنی باڵای ڕەفز کردوێتەوە. دەبێ بگەڕێتەوە ژێر هەیمەنەتی وەزارەتی خوێنی باڵا وەکو زانکۆیەکانی تر. بڕوام وایە ئەم کێشەیە چارەسەر نابێ ئیلا دەبێ ئەم یاسایی کە پەیوەستە بەم زانکۆیە ئەمە دەبێ هەموار بکرێتەوە. لەبارەی یاسایی بوون و یاسایی نەبوونی کردنەوەی ئەو بەشە پزیشکیا لە ماوەی ڕابردوودا سەندیکای پزیشکان دژایەتی کردنەوەکەی کرد و ڕایگەاند هەر پزیشکێکیان نەخۆشخانەیەکی تایبەت مامەڵە لەگەڵ ئەو زانکۆیەدا بکات. ئەوە وەکو سەندیکای پزیشکانی کوردستان مافی ئەندامەتی و کارکردنیان لێوەردەگرنەوە. وەزارەتی تەندروستی شەنجارێک ڕایگەاندووە کە مامەڵە لەگەڵ ئەو خوێندکارانە ناکەن کە لەو کۆلێژە ئەهلیە دەخوێنن. بێسون خدر NRT هەولێر. بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنەکە ناکەن و بەشێک لە چاودێرانیش دەڵێن بەهۆی درێژبوونەوەی کاتی کارکردنی ئەنجومەنەکەەوە ئەنجام نەدانی هەڵبژاردنەوە چالاکی ئەندامانی ئەنجومەنەکە کەمی کردووە و ئامادەی بەشێک لە کۆبوونەوەکانیش نابن. پارێزگای کەرکووک بە هەمان شێوەی دانیشتوانەکەی کە پێک هاتوون لە پێک هاتەنەتەوەی و ئاینە جیاوازەکان پۆستە سیاسی و ئیدارەکانیش دابەش بوونە بەسەر سەرجەم پێکهاتە و لایەنە جیاوازەکان. ئەنجومەنی پارێزگای شارەکەش کە ئەندامانی بەپێی جیاوازی نەتەوە و ئاین دابەش بوونە لە کاتی هەر کۆبوونەوەیەکی ئەنجومەن و هەموو لایەنەکان باس لە هەماهەنگی نێوانیان دەکەن و ئاماژە بۆ یەکەوە کارکردن دەکەن بە مەبەستی خزمەتکردنی هاوڵاتیانی کەرکووک. بەڵام ئەوەی بۆتە جێگەی نیگەرانی ڕۆژنامەنووسانی شارەکە و بەشێک لە هاوڵاتیان ئامادە نەبوونی بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کاتی کۆبوونەوەکانە، بە تایبەت کۆبوونەوەی هەفتانەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بەداخەوە دەبینی تەماشا بکەی یەک ئەندام ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەرگای کراوە نییە، فەرم تەماشاکە هەموو دەرگاکانی داخراوە سەر ڕێەوە هەموو کێشانی کە لە شاری کەرکووکدا هەیە، ئەو هەموو کێش و گرفتانی کە ڕۆژانە بەرەوشی هاوڵاتیانی کردووە کە ئەمە کاری ئەنجومەنە گفتوگوی لەسەر بکات. بەداخەوە دەبینی ئەندامانی ئەنجومەن لە ماڵەکانی خۆیاندان و ماوەی 9 ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام درا و دەبوو تا ئێستا دوو هەڵبژاردننی دیکەش بۆ ئەنجومەنی پارێزگا بکرایە، بەڵام بەهۆی ململانەیە و کێشە سیاسیەکان لە عێراق بەگشتی و کەرکووک بە تایبەت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دواخراوە. دەوترێت دواخستنی هەڵبژاردن مانەوەی ماوەی 9 ساڵی ئەندامەکان لە ئەنجومەنی پارێزگا هۆکارێکە بۆ سستی لە چالاکیەکانی بەشێک لە ئەندامەکانی ئەنجومەن و ئامادە نەبوونی بەشێکیان لە کۆبوونەوەکان. ئەوان وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەندامان کاتێک و شۆنێک دیاری نەکراوە ئیلتیزامی پێ بکەن، ئەوان هەموو کاتەکە ب 4 ئەوان نوێنەری خەڵکن خەڵک هەڵبیان بژاردووە ساعت 10 شەویش تەلەفۆنیان بۆ بکەن، ئەوان بێ ئەو سکاڵا و داواکاریانی کە خەڵک ئاراستیانەکە، یعنی ئەوان بەردەوام لە داوامان نەوەکم لە کاتێکی دیاریکرا. لە هەڵبژاردننی 9 ساڵ پێش ئێستای ئەنجومەنی پارێزگای کەرکووک 26 کورسی پشکی کورد و 6 کورسی بۆ نەتەوەی عەرەب و 9 کورسیش بۆ تورکمان بووە. لیژنەکانیش بە هاوبەشی بەسەر هەر سێ نەتەوەی کورد و عەرەب و تورکمان دابەشکراون و سەرۆکی ئەنجومەنیش لە پێشووتردا پشکی نەتەوەی تورکمان بوو،
بەڵام ئێستا بە شێوەیەکی کاتی لە دەستی کووردە. بەرزانی مەلامین NRT کەرکووک. لا نزیک شارۆچکەی زاخۆ کامپێکی نوێ بۆ 2500 خێزانی ئاوارەت دەکرێتەوە و سەرپەرشتیارانی دروستکردنی کەمپەکەش دەڵێن زۆربەی کارەکانی تەواو بوو ئامادە دەکرێت بۆ کردنەوەی. هەروەها قوتابخانە و بنکەی پۆلیس و تەندروستی و پێداویستەکانی تری بۆ تەرخان کراوە. قاول و قوتابخانە و جێهێنگشتی و هەر جهەکێ دەڤەرێ ئاوارە تێدانە و پێگوهۆڕە حکوومەتێ ئەوە و گوهێزم بۆ ناوکەمپ و چادرگەهان بۆ vê meremê jî çadırgeha Bêrsevê ku 2500 aware dê têda hene hewandin. Sîstem me erd pêşê kolaya borî paşê nav boriyê da qabloa me debasbiye me xistiye binê erdê ser wînî tijî kiriye nava çadira da yekek dexistiye. Aware ji xirabiya rewşa xwe û sera zavistanê daxwaza bihana çûnê dikin. خود باران تي وجه باراني هاد وقت باراني هاد عالم هم حيريا او اجدي هم الفات شولاينا بلن غازين معيشه قوان دبارة قوان شقوان بك جێبەجێکارên çadırgehê jî dibêjin çi tiştek jiyana awaran kêm nakin ji av û karebû du qutabxane û bingehên polîsan û hemû pêtivî di çadırgehê da zamankirîne. مانگەنی vêde me bajarek çêkir li derê. Bi rastî me bajarek çêkir yanî. Bi qehrebe û bi avê û bi ava giran û bi kona û bi tuwalet hemam banî û mitbaxa û bi hemû tiştî li derê heye rê wê derê. Hikûmet dibêjît pîçeka mirwetê bidine wan çunku hindî pêtiviyên wan dabîn dikin tenê behsê kêmasiyat hête kirin. Gazawê nîne em bikirin. Em ji xwe re tên şixulin em serê heyvê yek meylûn girt em di rojan mesref dikin cilik nînin hişa hezra pîlavîn. Jimara awaran hindî jimara xelkê vî bajarî lê hatiye û hikûmet jî bo xwênkarên parêzgeha Duhokê mujdehekê didin ku 15 ya ev sale aware ji 309 qutabxanên parêzgeha Duhokê dihêne ve guastin bo çadırgeh û kempan. Yusuf Musa NRT Zaxo. بەر لە کۆتایی ناونیشانەکان شەڕ بە قورسی لە بەرەی ڕۆژاوای کۆبانێ دەکرێت. دەفسەرێکی هێزەکانی پێشمەرگەش لە کۆبانێ دەڵێت چەکە قورسەکانی پێشمەرگە بەکاردێنرێت. وەزارەتی ناوخۆی عراق دەستگیرکردنی مفتی داعشی لە عراق ڕاگەیان کە فتوای بۆ ڕۆخاندنی شوێنە پیرۆزەکان و کوشتنی کەسانی بێتاوان لە پارێزگای نینەوە دەرکردووە. بۆ ئەنجامدانی گرێبەستی ئاوسەرگیری ژنی دووەم و سێم پیاوانی ناوچەکانی هەرێم ڕوو لە دادگاکانی کەرکووک دەکەن و تەنها لە یەک ساڵدا 450 گرێبەستی ئاوسەرگیری ئەنجام دراوە. ڕووماڵ کۆتایی هات. شەوتان خۆش.